ئای ئێران بۆ بە زیندانێکی گەورە بۆ چالاکوانانی مافەکانی مرۆڤ و ئەندامانی گروپە سیاسیەکان و ڕۆژنامەوانانی دەرەوەی کای حکومڕانی کۆماری ئیسلامی ئایا بە ناوی سیخوڕی و دژایەتیکردنی خودا و ئاینەوە زیندانەکان پڕ دەکرێن و هەڵمەتی لە سێدارەدانەکان زیاتر و زیاتر دەبن؟ ئایا پێشەلکاریەکان لە چه ئاستێکدایە؟ پێش کۆماری ئیسلامی ئێران زیندانێکی گەورەیە بۆ هەموو گەرانوە بۆ هەموو چین و توێژەکان لە ناو کۆمەڵگاکانی جیای ئێرانە، چونکو ڕژیمێکی توتالیتر و دیسپۆتە کە ئەمنیەتی ئەو گرێدا و بە پاوانی زیاتر بەسەر کۆمەڵگا و پاوانی زیاتر بە هەر جوڵەیەکی ئازادانە و ئازادی خوازانە کە هەبێت. بێشک دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران پاسەوانی زیندانێکی گەورەیە بە نێوی ئێران. ئەمەنەستی ئینتەرناشناڵ نیگەرانە بەرامبەر ڕادەی ترسناکی پێشەلکاریەکان لە ناو زیندانەکانی ئێران دژی هاوڵاتیانی خۆی هاوکات داوا لە نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوە جیهانیەکان دەکات گوشار بخەنە سەر حکومەتی ئێران بۆ ڕاگررتنی پێشەلکاریەکان و لە سێدارەدان. اقدامات فوری و بیانی ئەوان داوای چالاکی بە پەلە دەکەن و بەیاننامە بڵاو دەکەنەوە، هەمیشە دەینێرن بۆ نەتەوەی گرتوەکان و راپۆرتی تایبەتی لەسەر دەکەن. لەوانە راپۆرتی تایبەتی ئەشکەنجە و توندوتیژی لەگەڵ زیندانیان. هاوکات ئەم راپۆرتانە دەنێردرێت بۆ ئەو وڵاتانەی لەگەڵ ئێران سەبارەت بە مافەکانی مرۆڤ و توێژ دەکەن. ئێمە دەزانین کە بابەتی توندوتیژی و زیندانی سیاسی لەگەڵ ئێران و وڵاتانی دیکەشدا باسییان لێوە کراوە. تا ئێستا هیچ ڕێکخراوێکی جیهانی تایبەتمەند بە مافەکانی مرۆڤ نەیتوانیوە لە نزیکەوە سەردانی زیندانەکانی ئێران بکات. بەڵام شایەت حاڵەکان و وێنەکان بەڵگەی ترسناکن. سەعیدی سەعیدیان بازە ئەزمموی زیندانیکردنی خۆی دەکات لە ئێراندا لە ساڵانی 2010 و 2011دا. لە هەموو ئاسە جیاجیەکانە بێشک زەخت و فشار و ئەشکەنجە هەیە. ئەمن زیاتر لە 5 جار خۆم گیراوم و لە زیندان بووم، لیان داوم، سوکایەتیان پێ کردوم، زەختێکی زۆرم لەسەر بووە. بەڵام جۆرێکی سیاسەتیانە کرد کە بە تایبەتی ئیطلاعات خۆی لەوە کێشێنێتە دەرەوە، یانێ ئەشکەنجەی کە منیان دەکرد دایان خستە حسێبی سپای پاسداران یان دایان خستە حسێبی ئیطلاعاتی هێزەکانی ئینتیزامی. سەرباری ئەوەی زیندانەکان مەترسیدارترین و پەنهاترین دەستگاکانی ئێرانن، بەڵام لە سێدارەدانی ئاشکرا و لە شوێنە گشتیەکاندا دیاردەیەکی ترسناکی کۆماری ئیسلامیە. ایران جزء کشورهای ئێران لە وڵاتانەیە کە بەرزترین ڕێژەی ساڵانەی لە سێدارەدانی هاوڵاتیانی هەیە و لە دوایەمین وڵاتانێکی جیهانە کە ئێستا ئەو کەسانەش لە سێدارە دەدات کە لە منداڵیدا تاوانێکیان کردووە. ڕێکخراوەکەمان تەواوی هەوڵی خۆی خستۆتە گەڕ بۆ نیشاندانی ناڕەوایی ئەم سیاسەتە و ڕاوەستاندنی. ئەگەر لە ئێران لەسەر شەقامەکان و بەبەرچاوی دنیاوە لێدان و داپلۆسینی هاوڵاتیان لە ئارادا بێت، بە تایبەتی لە کاتی خۆپشاندان و ناڕزایەکاندا، ئەوە پرسیارەوەیە ئاخۆ لە زیندانەکان چ جۆرەها پێشەلکاریەک لە ئارادایە. تەنانەت بۆ ئەشکەنجە یا شەلاقی تایبەت کە پەژاک لە ئیطلاعاتی سنا نایە نابوو تەختی مەرگ ئەویان بەکارەهێنا بۆ ئەو ئەشکەنجانە نامەی قازی لە دادگای ئەنقلابیان دەهێنا و بە بڕیاری ئەو مجوزیان دەکرد بۆ 50 یان 100 ضربە شەلاق و شەلاقێکی ئاسنی، کەواتە ئەشکەنجە بێشکەیە و هەوڵەدەن عێراقەکە بشکێنن. خانمانی ئێران هەم لە ڕووی کۆمەڵایەتی و کولتوری و ئاینی و سیاسیەوە دەچەوسێنەوە، هەم لە زیندانەکانیشدا شکاندنی شکۆی خانمان و ئەشکەنجە و دەستدرێژی سێکسی بەردەوامە. تحقیقات عفو بین الملل درباره لێکۆڵینەوەکانی لێبوردنی نێونەتەوەیی نیشانی دەدات کە زیندانیانی ژن لە ئێران ئازاری جەستە و دەستدرێژی سێکسی دەکرێتە سەریان، هەروەها بە ناو و ناتۆرە و قسەی ناشرین بێڕێزیان بەرامبەر دەکرێت و ئازار دەدرێن. بۆ نمونە ئاتینا دائیمی و گوڕوخ ئیرایی کاتی گواستنەوەیان لە بەندیخانەی ئەڤین بۆ قەرچەک قسەی ناشرینی سێکسیان پێوتراوە. زێنەب جەلالیان زیندانی کراوی کوردیش لە نامەیەکدا ئاماژەی بەوە داوە کە بێڕێزی پێکراوە و هەڕەشەی دەستدرێژی سێکسیان لێکردووە. لە دوای شۆڕشی 1970 ئێرانەوە هەزاران کەس بە هۆکاری سیاسی لە سێدارە دراون و هەزارانی ژە زینداندان. کوردیش پشکێکی گەورەی بەردەکەوێت لە زیندانیەکانی ئێراندا کە زیندانی سیاسی و چالاکوانانی مافەکانی مرۆڤ و ڕۆژنامەوانانیشی گرتوتەوە. بەپێی ئاماری دۆسامە لە کۆمەڵی مافی مرۆڤی کورد لە ساڵی 2016 48% هەموو زیندانیانی سیاسی ئێران زیندانیانی سیاسی کورد. ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە. هەموو زیندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، ئازەربایجان و تەنان لە سمنانە، لە خودی کارانە زیندانی سیاسی کورد واقعیەتێکی ئاماری ڕاستە. بەڵام ئایا ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕێکخراوە جیهانیەکانی مافەکانی مرۆڤ بەرامبەر تێکڕای ئەو پێشێلکاریانە و بەرزبوونەوەی ژماری زیندانیەکان و لە سێدارەدان لە ئێران دەتوانن چی بکەن؟
در واقع یک جنبش لە متشکل. ڕاستیدا ڕێکخراوەکەمان پێکاتەوە لە 7 میلیۆن چالاکوانی مافەکانی مرۆڤ لە هەموو جیهاندا کە دوا بە دوای هەر بەیاننامەیەکی ئێمە دەست دەکەن بە نامەناردن و پەیوەندیکردنی تەلەفۆنی و ڕێخستنی ناڕزایی بەرامبەر بە باڵۆزخانەکان تا گوتارێک لەسەر بەرپرسانی ئەو وڵاتە دروست بێت کە مافەکانی مرۆڤ پێشێل دەکەن. سەرباری بەردەوامبوونی پێشێلکاری و زیندانی و لە سێدارەدان لە ئێران و هاوکات تا دێ ڕێکخراوە جیهانەکانی وەک لێبوردنی نێودەوڵەتی و ئاژانسی مافەکانی مرۆڤی سەربەنەتەوەی گرتوەکان ڕاپۆرت لەسەر ڕاپۆرت بڵاو دەکەنەوە. بەڵام ئایا ئەم هەڵوێستانە بەسە بۆ کۆتایی هێنان بە نەهامەتەکانی هاوڵاتیانی ئێران؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.